لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر زبەیر ڕەسوول مامۆستای زانکۆ و شارەزای سیاسەتی نێودەوڵەتی کە لێرە لەگەڵما دکتۆر زۆر بەخێر بێت. سپاس. پەیوەندیەکانی هەرێمی کوردستان و ئەمریکا پەیوەندیکی مێژووین لە ساڵی 1970 لە سەردەمی کسنجر و شۆڕشی ئەیلولەوە بە سەرۆکاتی بارزانی نەمر تا ئێستا ئەم پەیوەندیانە بەردەوامن. ئەم کۆنسوڵخانەیە کە لەم ئاستەدا لە هەرێمی کوردستان لە هەولێر دەکرێتەوە، ئایا ما پتەوکردن و دووبارەکردنەوەی ئەم متمانەی ئەمریکا بە هەرێمی کوردستان یا چ پەیامێکی گرنگی دیکەی لە پشتە؟ بێگومان وەکو ئاماژەت پێدا پەیوەندیەکانی کورد لەگەر ئەمریکا ڕەهەندێکی مێژوویە ئەگەڕێتەوە سەردەمی هەفتاکان بە تایبەتی سەردەمی سەرۆک نیکسن و دواتریش کیسنجەر. ئەو پەیوەندیانە گەڕاستی تەوێ بەرزی و نزمی زۆریان تێکەوتووە بە حکمی پێگەی هەردوولا، ینی هەم وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا وەک زلهێزە کە مامەڵەکە هەم کورد وەک ئەکتەرێکی نادەوڵەتی. بەڵام ئێمە لە دوای 2003 ئەچینە قۆناغێکی تر، ئەوش ئەوەیە کە وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا مامەڵە لەگەر کیانێکی ڕسمی بە پێی دستوری عێراق کە جێگیر کراوەکە کەویش هەرێمی کوردستانە. طبعاً کردنەوەی قۆنسڵگەری یاخود باڵیۆزخانە لە هەر وڵاتێک مانای گرنگی پێدانی ئەو وڵاتەیە بەو شوێنە، ینی ئەوەی ئێستا ڕووەدا ئەو ڕوودا و مێژوویەکی ئێستا ڕووەدا لە هەرێمی کوردستان مانای گرنگی پێدانی ئەمریکایە بە هەرێمی کوردستان. بەو مانای یاخود بە مانایەکی تر ئەوەیە کە ئەمریکا بەرژەوەندی هەیە لە هەرێمی کوردستان و ئەو بەرژەوەندیانە بپارێزی. بە تایبەتی ئەمە گزارش لە زۆر بواری تریشەکە، ئەوش ئەوەیە کە ئەوە گزارشتە لەوەش کە هەولێر ئەتواندێت لە ئایندەدا بێتە ناوەندێکی دیپلۆماسی گرنگ لە عێراقدا بە تایبەت وەک پارێزەری بەرژەوەندیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا. خۆ ئەمریکا قۆنسڵگەری لە زۆر وڵاتی تریش هەیە، بەڵام بۆ بەقەد ئەوەی هەولێر گرنگی پێ نەدراوە. زۆر باشە دکتۆرۆکە ئاماژەت پێکرد دۆناڵد ترامپ ئەوێت کە 30 کۆنسوڵخانەی خۆی لە وڵاتان لە 30 وڵاتی دنیادا دابخات، بەڵام دێ گەورەترین کۆنسوڵخانە لە هەولێری پایتەخت هەرێمی کوردستان دەکاتەوە. ئاماژەت بە بەرژەوەندی ئەمریکا لە هەرێمی کوردستان کرد. بەرژەوەندی هاوبەشەکانی کورد لەگەڵ ئەمریکا چیە؟ بەرژەوەندی هاوبەشەکان بەڕاستی کۆمەڵێک بەرژەوەندی هەیە. یەک پێگەی هەرێمی کوردستانە. هەرێمی کوردستان لە ناوچەیەکی چۆن برێن سەختی دیپلۆماسی و سەربازیەکە هەندێک جارە توانین برێن دەورە دراوە بە نەیارانی ئەمریکاش. خۆ ئەمریکا بنکەی سەربازی لە شوێنی تریش هەیە بە تایبەتی لە وڵاتانی کەنداو، بەڵام کۆمەڵک بەرژەوەندی هەیە. یەک ئەمریکیەکان وەکو ئەوە سەیری کورد و هەرێمی کوردستانەکەن لە چوارچێوەی عێراقدا، نابێ بیرمان بچێت لە هەموو ئەو پەیامانەی کە دراوە ئاماژە بە هەرێمی کوردستانە کرێ بەردەوامیش ئاماژەکرێ هەرێمێکی کوردستانی بەهێز لە چوارچێوەی عێراقدا. ئەوەی ئەمریکا ئەوێت لە هەرێمی کوردستان ئەوەیە کە پارێزەری ئەو هاوسەنجێبی کە لە عێراقدا هەیە، بەو مانایی ئەوانەی حکمڕانن لە عێراقدا نەتوانن یان بە تایبەتی ئەوەی ئێستا حکمڕانی عێراقەکەن نەتوانن ئەو هاوسەنجیە تێک بدەن. هەرێمی کوردستان هەمیشە ئاسانکاری کردووە بۆ سیاسەتەکانی ئەمریکا لە ناوچەکەدا بە تایبەتیش لە عێراقدا. بۆ نمونە ئەو کاتەی لە پەرلەمانی عێراق دەنگەدرێت لەسەر کشانەوەی هێزەکانی ئەمریکا کورد لەگەڵ نین، بۆ نمونە ئەتوانی وێیانە ئەو هاوسەنجیە دروست بکەن. دواتر ئێمە دێن لە شەڕی داعش یاخود ئەو شەڕی دژایەتی کردنی تیرۆر هەرێمی کوردستان و هێزەکانی پێشمەرگا ئەتوانم برێم هاوپەیمانی سەرەکی هێزەکانی ئەمریکان تا ئێستاش. ئەمریکا بە ڕسمی هاوکاری پێشمەرگەکە پرسی دژایەتی کردنی تیرۆر. پرسێکی ترەیە ئەویش ئەوەیە پرسی پاراستنی وزەیە ڕاستی نەک تەنیا لە هەرێمی کوردستان لە عێراقیش، یعنی ئەکرێ ئەو ناوچەیە لە ئایندەدا ناوچەیەک بین لە بۆ پرسی وزە و بەرژەوەندی کۆمپانیا ئەمریکیەکان لە ناوچەکەدا. پرسێکی تر هەیە پرسی گەشەکردنی دیموکراسیەکە، هەرچەندە بەڕاستیەوە ئێستا لە چۆن برێن لە گرنگی پێدانەکانی سیاسەتی دەرەوەی ئەمریکانیە پاشەکشەی کردووە، بەڵام سەردەمێک و سەردەمێک ینی بەشێکی گرنگی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بوو، ینی عێراق کە ئازاد کرا لە 2003 یعنی یەکێک لە پرسەکان ئەوە بوو کە جۆرێک لە سەقامگیری و جۆرێک لە دیموکراسی بێتەکایەوە. ئەو سەرزەمینەی کە هەیە تا ئێستا بەراورد بە عێراق بەڕاستی لە ڕووی دیموکراسی و ئاسایش و پێکەوە ژیانەوە هەرێمی کوردستانە، بۆیە ئەمە ئەمریکیەکان ئەوە بە گرنگە زانن لە عێراقدا. بەڵێ دکتۆر زبەیر دێمە لای بەڕێزت دیارە ئاماژەت بە کۆمەڵێک خاڵ و وێستگەی مێژووی لە نێوان ئەمریکا و هەرێمی کوردستان کرد، بەڵام ئەگەر تەماشای عێراق بکەین لە کاتێکدا کە کۆمەڵێک ئاڵۆزیە سا لە عێراقەیە ناسەقامگیریەکی سیاسی باڵی بەسەر عێراقدا کێشەوە دیدگای ئەمریکا بەرامبەر بە عێراق.
ئەم بابەتی کە ئەمریکا وەکو گرنگیدان و پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان بەکردنەوەی گەورەترین کۆنسڵخانەی خۆی دەیکات پێگەی سیاسی عراق لە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عراقدا تا چەندە بەهێز دەکات وەما لای ئەمریکاوە چۆن دەبینرێت بێگومانە یعنی ئەمریکیەکان ڕۆڵەکی زۆر گرنگیان هەیە لە عێراق ئەوە ناتوانرێ ئینکار بکرێ بە دەرەجەی دووەم ئێرانیەکان دێن بەڵام بە تایبەتی دوای ئەو ڕووداوانەی ڕوویداوە لە ناوچەکە ئێستا پێچێ ئەمریکیەکان دەستی باڵاتریان هەبێ لە عێراق بوونی ئەمریکیەکان لە هەر شوێنێکدا بە تایبەت بۆ ئێمەی کورد کە ئەتوانم بڵێم دۆستی باشترمان نییە لە ئەمریکیەکان و لەوانەیە ئەمریکیەکانیش خەڵکی دڵسۆستریان نەبی لە کورد لە عێراقدا بە پێی ئەو ئەزمونەی کە عێراق بەڕێ کردیە تەبەنەوە وازحە لە بۆ هەردوو لایەن بەڵام بۆ نەتەوەی کورد کە خاوەنی قەزیەیەکی گەورەیە بە تایبەت لە عێراقدا کە کۆمەڵێک مافمان هەیە هەتا ئێستا یعنی بەڕاستی بوونی ئەمریکیەکان و مانەوەیان لە درێژخایەندا کە کردنەوەی ئەو باڵێزخانەیە ئاماژەیەکی گەورەیە لەو ڕوانگەیە ئەتوانم بڵێم پاڵپشتیەکی بەردەوامە لە بۆ هەرێمی کوردستان مانای زۆرەدا مانای ئەوەیە وەکووتم ئەمریکا بەرژەوەندی هەیە لە پاڵپشتیکردنی هەرێمی کوردستان کاتە پێتان وای ئەمە مانەوەی درێژخایانی ئەمریکا دەگەێنێت لە ناوچەکەدا لە ڕێگەی هەرێمی کوردستان بڵێ ئەوە مانەوەی درێژخایانی ئەمریکا گەێنێت لە عێراقیشدا چونکە ئەمە لە ساڵی 2026 لە بەردەم کشانەوەی هێزەکانی ئەمریکای لە عێراق لە بۆ هەرێمی کوردستان بەو حسابەی کە هەیە لە کۆتایی 2026 دەبێت لە عێراقیش نەمێنەوە بەڵام ئەبینین ئەو ئامادە باشەی لێرە هەیە بەڕاستی پێناچێت تەنیا لە ڕووی دیپلۆماسیەوە بێت و بۆ نمونە لەمە زیاتر لە 2000 سەربازی ئەمریکیت هەیە هەرچەندە ڕۆڵی ڕاوێژکاری ئەبینن بەڵام ئەوانە هەموو دێنەوە هەرێمی کوردستان بوونی بەرژەوەندیەکە ئەمریکا بە وڵاتانی دراوسێ و ناوچەکارێ کە ئێمە لە هەرێمی کوردستانی مانایەوەیە بەرژەوەندیەکانمان لێرن لە هەرێمی کوردستان یعنی ئەمە بەڕاستی ئەتوانی قەڵغانێکیش بی زۆر جار لە بۆ ئەو بۆ نمونە هێرشانە یاخود ئەو هەرشانەی لەسەر هەرێمی کوردستانن بوونی ئەمریکیەکان لێرە واکات زۆرێک ئەمە چۆن برێ داواکاری زۆرتریشمان هەبی لە ئەمریکیەکان چونکە نابێ لە بیرمان بچی زۆربەی جار ئەوەی هێرشەکرێتە سەر هەرێمی کوردستان ئەوەیە کە ئەوان نزیکن لە ئەمریکیەکان یاخود بەرژەوەندیەکانی ئەمریکا لێرە یان هەندێک جار وڵاتی تریش دێنە ناوە بەرژەوەندیەکانی ئیسرائیل بەڕاستی ئەمریکیەکان ئەویان لە بەرچاوە لەوانەیە ئەوە دەواازەیەک بێ بۆ گەشەکردنی یاخود گواستنەوەی پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەر ئەمریکیەکان لە بۆ ئاستێکی ترکە ئەویش ئاستی سەربازیە لەوانەیە لە ئایندەدا هەرێمی کوردستان داوا بکە سیستمی بەرگری هەبێ خۆ ئەگەر بۆ ئێمەش نەبێ بۆ خۆیان پێویستیان بەو سیستەمە بەرگریە باشە دکتۆر کەواتە لە نێوان ئەم ڕکابەریە هەرێمیانی کە لە نێو وڵاتانی دراوسێ عێراق و هەرێمی کوردستاندا هەیەوەم ئاڵۆزی و گرژێ ناوچەیانە ئەمریکا ئەوێت هەرێمی کوردستان وەکو کۆڵەکەی سەرەکی سەقامگیری و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناو بووبات و هاوکات پەیامێکیش بۆ ڕکابەرە ناوچەیانە بگەێنێت کە ئەمریکا چی لە هەرێمی کوردستان و عێراق دەبێت بێگومان ئەو مامەڵەکردنەی هەرێمی ئەمریکا لەگەر هەرێمی کوردستان چونکەمە دەبێت بیرمان نەچی ئێمە دەوڵەت نین مامەڵەکردن لەگەر هەرێمی کوردستان باشترە لە مامەڵەکردن لەگەر دەوڵەتێک ئەگەر و ئەمە تەماشە بکەی بەڕاستی بەنسبەتەمە گەورەیە لەوانەیە سەرۆکی چەندین وڵات هەبی 50 ساڵیشە بێت 2000 سەرۆکی ئەمریکایان نبینیە سەرۆک بارزانی هەڵە نەبم 8000 سەرۆکی ئەمریکای بینیە دواتر سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت چەندین جار جێگرەکانی سەرۆکی ئەمریکایان بینە پەیامی بەردەوام لە ڕێگای وەزیری دەرەوە لە ڕێگای جێگرەکانی سەرۆکی ئەمریکا ئەو مامەڵەکردنە لەگەر وڵاتێکی دیفاکتۆی نادەوڵەتی بەڕاستی بەرز ئەنرخێندرێت چونکە ئێمە لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان مامەڵە لەگەر دەوڵەتێکی ئاسایی ناکە مامەڵە لەگەر زلهێزێکی ناوچەیەکە کە زۆر جار نەک زۆر جار بە زۆری بەشدارە لە داڕشتنی نەخشەی سیاسی ئەو ناوچەیە لەبەر ئەوە بەڕاستی ئەگەر یەک جار گرنگ بێ لە بۆ ئەمریکیەکان لەوانێت دەیان جار کردنەوەی ئەو قولسڵخانەیە گرنگ بێ لە بۆ هەرێمی کوردستان لە بۆ ئایندەی پەیوەندیەکان کەواتە دکتۆرکردنەوەی ناوەندێکی گرنگی دیبلۆماسی ئەمریکا لە هەرێمی کوردستان پاڵپشتی دیبلۆماسی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان دەگەێنێت یا تەنها لە ئاستی دیکەداوە کۆماژتان پێکرد هاوکاری بەردەوام و پێشووتر هەبوو بەردەوام هاوکاریانە وایە پاڵپشتی دیبلۆماسی و سیاسی و هەتا لەوانەیە لە ئایندەدا سەربازیشی بێتە ناو ئەمنی و سەربازیشی بێتە ناو چونکە وەکو وتم بوونی قونسڵخانە لە شوێنێک یعنی گرنگی پێدانی زۆر مانای ئەوەیە ئەمریکا بەرژەوەندیەکانی زۆر لێرەیە ئەمریکا پارێزگاریەکە لەو بەرژەوەندیانە ئەگەر هەڕەشەیان لەسەر بێ بەمانایەکی تر بەڕاستی ئەوەیە کە
هەرێمی کوردستان بەشێکە لە بەرژەوەندیە سیاسی و استراتیژیەکانی ئەمریکیەکان لە ناوچەکەدا هەڕەشە لەسەر بەرژەوەندی هەرێمی کوردستان یاخود لەسەر هەرێمی کوردستان بەمانای هەڕەشەکردن دێ لەسەر بەرژەوەندیەکانی ئەمریکا ئەمە دەبێ ڕاستی لەو چوارچێوەیە تەماشای ئەو ڕووداوە مێژوویە بکەین یعنی کەم نییە وەکو وتم وڵاتی تریشەن شوێنی تریشەن خۆ ئەمریکیەکان لە وڵاتانی کەنداو هەن لە کوێت هەن لە قەتەر هەن لە ئیمارات هەن بەڵام بۆ ئەو گرنجیدانە بە هەرێمی کوردستان یعنی ئەوە بەو مانایە بەڕاستی کە ئەمریکا ئەوێ ڕۆڵێکی زۆرتری هەبێ لە عێراقدا لە عێراقیش ئەو سەرزەمینەی کە زۆر ئارامە لە بۆ ئەمریکیەکان و ئەتوانن کاری لەگەردا بکەن هەرێمی کوردستانە ئەمە دەبێت لەو ڕوانگەوە سەیریکردنەوەی ئەو قونسڵخانە باشە جگە لە بواری دیبلۆماسی و سیاسی و ئەمنی و سەربازی ئەگەر باسی بواری ئابووری بازرگانی و وزە بکەین هەرێمی کوردستان شوێنێکی دەوڵەمەندە بە وزە و گرێبەستیشی لەگەڵ کۆمپانیا ئەمریکیەکان هەیە و دیارە ئەمریکاش ئەم دەوڵەمەندی هەرێمی کوردستان و گرنگی هەرێمی کوردستان لەم بوارەدا دەزانێت چ کاریگەریەکی لەسەر بابەتە دەبێت کۆمەڵێک کۆمپانیایەوە بەرهێنەری گرنگی ئەمریکی شەستا لە هەرێمی کوردستان ڕاستە طبعاً بەتایبەت ئەو لە بیرمان نەچێ ئیدارەی ئێستا ئەمریکا دۆناڵد ترامپ گرنگی زۆرەدا بە پەیوەندی ئابوووریەکان پێی وایە پەیوەندی ئابوووریەکان سەرترن بەرزترن لە پەیوەندی سیاسیەکان یاخود پەیوەند ئەوەی سیاست ئاراستەکە ئابوووریە جە لەو ڕوەوەش بەڕاستی یعنی ئەو هەموو تێچووی ئەو قونسڵگەریە بەو مانایەکە بەرژەوەندی ئابووری گرنجش هەیە حتا ئەو بەرژەوەندیانەی لەگەر عێراقیش هەیە ئەتوانم برێم ئەو قونسڵخانەیە گزارش لەو بەرژەوەندیانە شەکا کە لە عێراقیش هەیە لەبەر ئەوە ئەمە لە بیرمان نەچێت طبعاً سەرکردایەتی سیاسی کورد و عێراقیەکانیش دەمێکە بەتایبەت لە سەردەمی دۆناڵد ترامپ دەرچیان بەوە کردیە بەو گرنجیدانەی ئەمریکیەکان لە بیرمان نەچێ سەرۆکی حکوومەت بە بڕی 110 ملیار دۆلار بۆ ئەو گرێبەستانەی واژوو کرد لەگەر کۆمپانیا ئەمریکیەکان ئێستا سوودانی ینی لە سەردەمی سوودانی بینیمان چەند کۆمپانیای تری ئەمریکیەکان هاتوونە کارەکەن بە تایبەتی لە بواری وزە و لە چێلگەکانی بەسڕا و قڕنەوە ئەوانە یعنی بە تایبەت دوای ئەو ئابلوقەی لەسەر کۆمپانیا ڕوسیەکان هەیە یعنی ئێستا نەک هەرێمی کوردستان عێراقیەکان بە خۆیان سوودانی چەندین جارداوە لە کۆمپانیا ئەمریکیەکانەکە کە بێن و بەرهێنان بکەن لە عێراق هەرێمی کوردستان ئەتوانێت ببێتە پارێزەری بەرژەوەندی ئابوووریەکانی ئەمریکا نەک تەنیا لەو کۆمپانیانەی لە هەرێمی کوردستانان ئەو کۆمپانیانەی لە عێراقیشن وەکو وتم ئێرە ئارامترە ئێرە ئاسانکاری زیاترەکە بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا ئێمە دەبێت لەو چوارچێوەیەوە سەیری زۆر باشە دکتۆر لەگەڵەوەی کە لە ماوەی بڵین 1 ساڵ و نیوی ڕابردوودا کۆمەڵێک هاوکێشەی سیاسی لە ناوچەکەدا گۆڕان لە سووریا کۆمەڵێک ڕوودا و ڕوویدا هەوکات لە ئێران ئەو شەڕە 12 ڕۆژەی لە نێوان ئیسرائیل و ئەمریکا و ئێراندا هەبوو و هەروەها لە عێراقیش پرسیکشانەوە هێزەکانی ئەمریکا هەیە هەرێمی کوردستان چۆن توانێتی هاوسەنگی بپارێزێت وەکو لایەنێکی هیچ کاتێک دەستێوەردانی لە ئەم بابەتانە نەکردو بەڵام بۆتە بابەتی کە هەرێمی کوردستان جێی متمانە بۆ لەلایەن ئەو وڵاتانەشەوە چۆن ئەمە هاوسەنگی هێزە لەلایەن هەرێمی کوردستانەوە پارێزراوە کە ئێستا ئەمریکا و متمانە گەورەی بە هەرێمی کوردستان وەکو وتم بەڕاستی هەرێمی کوردستان لە ناوچەیەکی سەختی جیۆپۆلۆتیکیە بە تایبەتی بەشێکیان دۆستەکانی ئەمریکان بەشێکیان نەیارەکانی ئەمریکان هەرێمی کوردستان پەیوەندی باشی هەیە و سیاسەتی هەرێمی کوردستان ئەوە بووە کە دەست وەردان ناکە لە وڵاتانی تر و تداخلی ینی ئەو پرسە سیاسیانە ناکە کە لە وڵاتانی ترن بەڵام بەڕاستیش هەموو جار نتوانراوسە ئەوە ینی لەدەست هەرێمی کوردستان یان دەگزا پاراستنی ئەو هاوسەنجە خۆمە گەر تا ئاستێکی زۆر توانراوە ئەو هاوسەنجیە ڕابگیرێ لەو بەشەی کە لە دەست هەرێمی کوردستانە بەس لەو بەشەی کە لە دەست هەرێمی کوردستانی نەتوانراوە بۆ نمونە ئەگەر تواندرا باە بۆ نمونە کۆرمۆر نادرایە بەرهێرش کوردستان 24 نادرایە بەرهێرش یان چەند شوێنی ترەوەی هێرشیان کراونەتە سەر یعنی ئەمە بۆ مانانیە بەڕاستی شکستی دیبلۆماسیە هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسیەوە توانویەتی ئەو ڕۆڵە بینی بەس هەندێک جار بەرژەوەندی چۆن برێ ئاڵۆزی و گرژی بەریەککەوتنی بەرژەوەندی وڵاتانی هەرێمی لە ناوچەکە وای کردووە هەرێمی کوردستان ببێتە قوربانی ئەوە ئەنجا بەو هیوایەکردنەوەی قونسڵخانەی ئەمریکا بەو قەبارەیە بتوانێ بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانیش بپارێزرێت چونکە بەڕاستی دەبێت ئەو دیوەشمان لەبەرچاو بێت بڵێ لەوانەیەکردنەوەی ئەو قونسڵخانەیە ئەوەندەی هێنانی ئەو چۆن برێ ئایندە گەشەبی ئەوەی ئێمە باسیەکەی لە بەس لەوانەیە مەترسیشی هەبی و ڕیسکی هەبی ڕیسکەکە چیە لەوانەیە سبەینێ ئەوە نەیارەکانی ئەمریکا چ میلیشیاکانن چ وڵاتانی دراوسێن وەکو بنکەی سەربازی تەماشای ئەو ناوچەیە بکەن لەوانەیە بەرهەڕەشەش بکەوێ بەس لە هەردوو حاڵەتدا
قونسڵخانەی ئەمریکا و بەرژەوەندیەکانی ئەمریکا لێرە بن و لێرە نەبن هەرێمی کوردستان هەر هەڕەشەی لەسرە بەڕێی من ئەگەر بژاردەی هەبێ هەرێمی کوردستان وڵاتانی بەتایبەتی زلهێزەکان لێرە بن باشترە چونکە ئەتوانن پارێزگاری بکەن ئەتوانن لە نزیکەوە هەرێمی کوردستان بپارێزن هەرێمی کوردستانش ئەو کات لەوانەیە دەستی درێژتربی لە داواکاری یاخود هاوکاری زیاتر پێشکەش بە هەرێمی کوردستان بکەن بۆی پارێزراوبی لەو هەڕەشەیە زۆر باشە سپاس دەکەم بەڕێز دکتۆر زوبەیر ڕەسوول مامۆستای زانکۆ شارەزایی سیاسەتی نێودوڵەتی سپاس کە لەگەڵمان بووی زۆر سپاس دکتۆر.